بۆ 16 میلیۆن دانیشتوانی ئەستەمبول ئەو زەوی لەرزەیی دای لە باشووری تورکیا و باکووری سووریا لە 6 مانگی دوودا ئەوەی کوژرانی 45,000 کەسی لێکەوتەوە مەترسیەکانی هێناوەتەوە گۆڕێ لەبەر ئەوەی شاری ئەستەمبول دەکەوێتە نزیک ناوچەی هێڵی زەوی لەرزەی باکووری ئەنادۆڵیا. پسپۆران دەڵێن مەترسی زۆری چالاکی وێرانکاری زەوی لەرزە زیادی نەکردووە. Artmadı çünkü tamamen farklı sistemlerden bahsediyoruz. مەترسیەکە زیادی نەکردووە لەبەرەوەی ئێمە باز لە سیستمە تەواو جیاوازەکان دەکەین. دەبواە بمان گوتبایە کە مەترسی زەوی لەرزەیەک لە ئەستانبول دوای ساڵی 1999 زیادی کردووە. بەڵام ناتوانین بۆ ڕوودانی زەوی لەرزەیەک لە ناوچەی ڕۆژهەڵاتی ئەنەدۆڵ بڵێن ئەو مەترسیە زیادی نەکردووە. لە دیمانەیەکی لەگەڵ ئاژەنسی فرانس پرێس پرۆفیسۆر دۆگان خەلافەت باس لەوە دەکات و دەڵێت هەرچەندە هەڕەشە بۆ ئەستەمبول زیادی نەکردووە بەڵام شارەکە ژمارەیەکی زۆر لە باڵەخانی کۆنی تێدان کە بەر لە ساڵی 1999 دروست کراون ئەو کارەی مەترسی بنیاتی دەخڵقێنێت. Bir depremin önceden belirlenmesi bugünkü teknolojiyle mümkün. ئەو تەکنۆلۆژیایی لەمڕۆدا هەیە ناتوانین پێشوەختە ئەوەی دیاری بکەین کەی زەوی لەرزەیەک ڕوودەدات. ئەوەی لە ڕووی زانستیەوە دەتوانین بڵێین کە ئەوەش بڕێک هەڵی تێدایە ئەوەیە کە دەتوانین بڵێن لەکوێ ڕوودەدات و چەند گەورەیە بەڵام مەحاڵە بڵێیت چ کاتێک ڕوودەدات. ژمارەی دانیشتوانی شاری ئەستەمبول 16 میلیۆن کەسە و شارێکە بەسەر دوو کیشوەردا بڵاو بۆتەوە. هەروەها باڵەخانەی ئێجگار بەرز لەم ساڵانی دواییدا بە ئاسماندا çûn. جا دانیشتوانەکەی دەپرسن ئایا ئەوان بۆ زەوی لەرزەیەکی گەورە ئامادەن؟ Keşke bunu hazır olarak söyleyebilsem maalesef çok büyük bir iş. خۆزگە بمتوانی باە بڵێم ئەستانبول ئامادەیە بەڵام مخابن شارێکی زۆر گەورەیە و دانیشتوانیشی زۆری هەیە هەروەها ژمارەیەکی زۆر لە باڵەخانی تێدایە کە بەر لە ساڵی 1999 دروستکراون. خاکەکەی خراپە و چەندان باڵەخانەی بە خراپی دروستکراوی تێدایە. ئەوەی مەترسی بنیاتیان لەسرە. زەبەداخەوە ناتوانم بڵێم کە ئێمە ئامادەین. ئەو پەیامەی دەتوانین لە ئامارەکانەوە وەربگرین ئەوەیە کە بەڵێ مەترسی زەوی لەرزە لەم هەریمەدا ڕوونە بەڵام ئێمە دەتوانین ئەو مەترسیانە کەم بکەینەوە. پێویستە ئێمە بەباشی کات بەکاربێنین. لە زەوی لەرزەکەی ساڵی 1992ەوە لەو کاتەوە 23-24 ساڵ تێپەڕیوە. هەر بۆیە نەدەبوو ئێمە بۆ 23-24 ساڵی دیکە چاوەڕوانمان بکردایە. دۆگان خەلافەت بەڕێوەبەری ڕوانگەی هەرێمی کاندیلی بۆ زەوی لەرزە لە ئەستەمبول دەڵێت مەترسی زەوی لەرزە لە شاری ئەستەمبول زیادی نەکردووە بەڵام شارەکە ژمارەیەکی زۆر لە باڵەخانەی تێدان ئەوانەی بەر لە ساڵی 1999 بنیاد نراون. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.